چەند ڕۆژێکە ئیدارەی پارێزگای سەلاحەدین سەرقاڵی گەڕانەوەی ئاوارەکانی سنووری خورماتووە بۆ ئەو مەبەستەش بنکەی پۆلیس و دام و دەستگاکانی ناحەکانی یەنگیجە و سلێمان بەگی کردوێتەوە و هانی ئاوارەکان دەدات بگەڕێنەوە. پارێزگاری سەلاحەدین دەڵێت هەنگاوەکانی ئاوادانکردنەوەی ناحێ و گوندەکانی دەوروبەری دەستی پێکردووە و داوا دەکات هاوڵاتیان بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان، ئەوەش دوای ئەوەی دەست دەکرێت بە ئەنجامدانی پرۆژە خزمەت گوزاریەکان. گرنگترین دۆسیە بەلامانەوە دۆسیە هاشتەوایی و گەڕانەوەی ئاوارەکانی تەواوی دەوڵەتی عێراقە. حکومەتی ناوچەیی دەستگا ئەمنیەکان گرنگی بەو دۆسیەیە دەدەن. ئێمە ئەمڕۆ بنکەیەکی پۆلیسمان کردەوە. پێویستە بەر لە گەڕانەوەی ئاوارەکان دەستگا خۆجیەکان و فەرمانگەی پۆلیس بکرێنەوە، پاشتر دەست بکرێت بە پشکنینی ناوچەکە و پاکردنەوە لە بۆمب و تەقەمەنیم. لە دوای هاتنی داعش بۆ سنووری خورمات و کۆنتڕۆڵکردنی پانتایەکی زۆر لەو سنوورە بە سەدان خێزانی سوننە و شیعە و کورد لەو ناوچانە ئاوارە بوون و خانۆکانیان بەشێکیان لەلایەن داعش و بەشێکیان لەلایەن هێزە ئەمنی عێراقەکانەوە خاپور کران. جێگری پێشووی پارێزگای سەلاحەدین و نوێنەری کورد بۆ گەڕانەوەی ئاوارەکانی خورمات و وتی هەموو هەوڵەکان بۆ گەڕانەوەی سەرجەم ئاوارەکانە بە کورد و عەرەب و تورکمانەوە بۆ سنوورەکە و دەستپێکردنی پرۆژەکان و قەرەبووی زیان لێکەوتوان. فەرماندەی هێزەکانی وەڵامدانەوەی خێراش دەڵێت لە هەوڵەکانمان بەردەوامین بۆ گێڕانەوەی ئەمن و ئاسایش بۆ سنوورەکە و هەوڵدان بۆ بەرقەراربوونی ئاشتی لە ناوچەکە و پاراستنی گیانی هاوڵاتیان لە ئەستۆیی ئەمەدایە. من پێم وابوو هەر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێمە تەنسیقێکی باشمان لەگەڵ ئیدارەی پارێزگای سەلاحەدین بێ، پارێزگار و مەجلیسی پارێزگاری سەلاحەدینە، چونکە کێشەکانی ئێمە زیاتر لێەوە حەلەکرێت، لێەوە چارەسەر ئەکرێت زیاتر. بەڵام هەندێک برادر ڕێیانوا بوو کە لە بەغداوە زیاتر چارەسەر بکرێت. چاوەڕوانی نەتیجەیەکی و اتفاقی سیاسی کرا لە بەغداوە، بەڵام نەتیجەی نەبوو تا ئەمڕۆ. بۆیە چەند وەفدێک ئێمە دابەش بووین، وەفدێک بەرەو سەلاحەدین چوین، وەفدێک بەرەو بەغدا چوو بۆ چارەسەرکردنی کێشەی خورماتوو بە تایبەتی و دەوروبەری. دوایی لەگەڵ پارێزگاری سەلاحەدینە قسەمان کرد، پێی باش بوو ئێمە ئەمە بە یەک باکێج بکرێ، یعنی خورماتوو گەڕانەوەی کوردی و خورماتوو و عەرەبەکانی دەوروبەری خورماتووش بۆی نەوع تەوازنێک لە قەزاکە دروست بێت. ئیشی سەرەکی هێزەکانی وەڵامدانەوەی خێرا خۆی لە سێ بواردا دەبینێتەوە. یەکەم پاراستنی ئاسایش و جێبەجێکردنی یاسا، دووەم گەڕانەوەی ئاوارەکان، سێەمیش پاکردنەوەی ناوچەکانی دەوروبەری خورماتوو. ئێستا دەستمان بە پرۆسەی گەڕانەوەی ئاوارەکان کردووە، بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان و بۆ نێو کەسوکارتان. هێزەکانی ئاسایش بەرپرسیارەتی پاراستنی ژیان و کەلوپەلی هاوڵاتیان بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە ئەستۆ دەگرێت. لە دوای 16 ئۆکتۆبەر و ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە کورد کراوە، ناڕەزایی زۆری بەدوای خۆی داهێنا و حکومەتی عێراقیش بڕیاری داوە ئاسایش و سەقامگیری بۆ ئەو سنوورە بگەڕێنێتەوە و ئاوارەکان بگەڕێنەوە جێگاکانی خۆیان. بە پێیزانێرەکانی پەیامیش هێزی وەڵامدانەوەی خێرالی سیناوی دەیان کەسیان لایە کە دەستیان هەبووە لە تێکدانی بارودۆخی ئاسایشی ناوچەکە و بڕیاری دەستگیرکردنیان بۆ دەرچووە و بەشێکیشیان دەستگیر کراون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماتوو.